ڕاگەیەندراوی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات. خەڵکی تێکۆشەری ڕۆژهەڵاتی کوردستان، لاوانی هێژا و دەروەستی نەتەوەکەمان، بە ئاگاداری هەموو لایەک ڕادەگەێنین پاش چەندین کۆبوونەوە و تاوتوێکردنی باس و بابەتەکان و ئاڵوگۆڕی بیرروڕا لە نێوان نوێنەرانی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەخۆشیەوە توانرا بۆ ئامادەکاری و گرێدانی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە نێوان نوێنەرانی ڕێکخراوەکانی لاواندا کۆمیتەی ئامادەکاری کۆنفرانسەکە پێک بێ. ئەوەی لێرەدا جێی سەرنج و تێڕامانە و خواستی کۆمیتەی ئامادەکار و ڕێکخراوەکانی پێکهێنەری کۆنفرانسەکەشە ئەوەیە کە ئەم کۆنفرانسە دەبێ ئاوێنەی باڵانوێنی خواست و داخوازیەکانی لاوانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بێ. لەو پەیوەندیدا بەپێی ڕیزبەندی بەرنامە و هێڵەگشتیەکانی کۆنفرانس کە لەلایەن ڕێکخراوەکانی لاوانەوە بۆ جێبەجێکردنی بە کۆمیتەی ئامادەکار سپێردراوە داوا دەکەین. یەکەم، بەهۆی بارودۆخی ئەمنیەتی زاڵ بەسەر نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی ڕێژیمی داگیرکەری کۆماری ئیسلامیەوە بەداخەوە بەشداری لاوان لە کۆنفرانسەکەدا بە شێوەی ئاشکرا و حزوری لە نێوخۆی وڵات ئەستەما. بۆیە کۆمیتەی ئامادەکار خۆشحاڵ دەبێت کە لاوانی بەهەست و نیشتمانپەروەری وڵاتەکەمان بۆ هەرچی زیاتر دەوڵەمەندکردنی کارەکانی کۆنفرانس ڕاوبۆچوون و تێبینیەکانی خۆیان بۆ لێژنەی ئامادەکاری کۆنفرانس بنێرن. دووەم، داوا لە سەرجەم لاوان و چالاکوانانی مەدەنی ڕۆژهەڵات دانیشتوو لە هەرێمی کوردستان و دەرەوەی وڵات کە تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵە و خوازیاری بەشداری لەو کۆنفرانسەدان سیڤی خۆیان بۆ کۆمیتەی ئامادەکار لە ڕێگەی نوێنەرایەتی ڕێکخراوەکان و ئەم ئیمەیلەوە lawan.conference@gmail.com تا ڕێکەوتی دەی سەرماوەز بنێرن. دیارە لە سیڤیەکەتاندا ئاماژە بە تەمەن، پسپۆڕی، شوێنی نیشتەجێبوون، خوێندەواری و زانیاریەکانی دیکە بکەن تاکو و دواتر کۆمیتەی ئامادەکار بەپێی ڕێژەی دیاریکراو نوێنەرەکان دەستنیشان بکە. هەروەها بۆ ئەندامانی سەربە ڕێکخراوەکان ڕێژەیەکی دیاریکراودانراوە و ئەوان هەرکام لە ڕێگەی ڕێکخراوی خۆیانەوە بەپێی ئەو ڕێژە دیاریکراوە لە ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات بەشدار دەبن. سێیەم، داواکارین هەر پێشنیار و سەرنجێکتان هەیە دەتوانن لە ڕێگەی ئیمەیلی کۆنفرانس lawan.conference@gmail.com یاخۆد نوێنەرایەتی سەرجەم ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات تێبینیەکانی خۆتان بۆ لێژنەی ئامادەکاری کۆنفرانس بنێرن. لێژنەی ئامادەکاری یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات 24 خەزەڵوەری 2713 کوردی بەرامبەر لەگەڵ 15 نوامبری 2013 زاینی.